شانەی قەیرانەکانی کەرکووک بڕیاری درێژکردنەوەی خەدەغەی هاتوچۆی بۆ 11ی نیسانی داهاتوو پەسەند کرد. لە کۆبوونەوەی شانەی قەیرانەکاندا هاتووە لەبەر بەرژەوەندی هاوڵاتیان مارکێت و سەمونخانە و نانەواخانە و ژمارەیەک وێزگەی دابەشکردنی بەنزین دەکرێنەوە. بڕیاریشیدا بۆ هەر ئەمپێرێک کارەبای مۆلیدە بەڕی 3000 دینار لە هاوڵاتیان وەربگیرێت. تا 12ی نیسان دەواازەکانی کەرکووک بەو جۆرە ئێستا دەمێننەوە و هیچ کەس بۆی نییە هاتوچۆ بکات. لە ناوەندی شاریش دووکان و مارکێت و سەمونخانە تا کاتژمێریەکی پاشنیوەڕۆ کراوە دەبن. هیچ لەو بڕیارانەی کە تێدرا درێژکردنەوەی ماوەی قەدەکردنی هاتچووە تا 11ی چوار لەسەر ئاستی ئەو بڕیارەی بەغدا ئەمری ئیداری 55 کە جەنابی وەزیری تەندروستی عێراق سەپەرشتیەکە. دووەم داگرتنی نرخی خانوو لە 150 لەگەڵ ساحب خانە و کرێچەکان ئەوە داوا کراتەوە بە ئامادەبوونی ئەندام پەرلەمانەکانی عێراق لە نێرانی کەرکووک داوا کرا لەوان کە بیکەن بە بڕیارێک بۆ مانجی 4 و 5 و هەروەها داوا کرا بڕیاردا لەسەری بڕیارەندا کە نەخۆشخانەی کەیوان ئێستا ئاسی وەرگرتنی 160 نەخۆشی هەیە کە لە ناو کەیوانە بکرێ بە نەخۆشخانەی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا. و ئەوانەشی کەوا دەرەوەی ئەو هینەن کە ئێستا ئێمە کۆمەڵی خەڵک ئەوانەی کەوا شورتەی نەوتن، ئەوانەی کەوا منتەسبی شەریکەی نەوتن، ئەوانەی کەوا شورتە هێزە ئەمنیەکانن، ئەوانەی کەوا لە سحەن، ئەوانەی کەوا مساعدات یارمەتی خەڵکەدەن، ئەمانە ئێمە مەجالمان پێیان داوە بە شێوازێکی تەحدید، یعنی هەتا ئەو کاتێک کەوا بۆیان دانراوە. بەڵام خەڵکێک تۆ دێتە دەرەوە ئەڵێ منە ڕۆم فەڕەیەک لێدەم بۆی نەفەسێک وەرگرم، سەیرەکە یعنی دیاردەیەک هەیە جار وایە ئەم سایقە 3 کەسی ترشی لەگە خۆی هەڵگرتووە، یعنی لە ناو سیارەکەیە 4 کەسی بەیەکەوە کۆکرێتەوە. بەڕاستی ئەمە کارێکی باش نییە. داواکارم ئەوانەی کەوا ئیشوکاریان نیە، ئەوانەی کەوا زەرور نییە ئەم فترەیە لە ماڵەکانی خۆیان بمێننەوە. ئەمەش تێپەڕەبێک کۆتایی دێت، با خەڵک تەحملکە. من داواکارم بەڕاستی. هاوکات شانەی قەیرانەکان داوای لە پەرلەمانتارانی کەرکووک کردووە هاوکار و هەماهەنگیان بن لە تێپەڕاندنی ئەو دۆخەیە سای کەرکووک. پەرلەمانتارانیش داوایان کردووە ئەو بودجە تایبەتەی بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بۆ تەندروستی کەرکووک تەرخان کراوە بۆ کڕینی ئامێری هەناسەدان دابین بکرێت. حکومەتی اتحادی بە حقیقت هەموو پارێزگارێکی سەرپشک کردووە کە ئیداری خۆیان بدەن، بەڵام بەمەرجە تەمویلی مادی لەلایەن حکومەتی فیدراڵەوە بێت. ئەوەی کە تا ئێستا ئەوان کردویانە بڕێ 2 جار پارەیان بۆ کەرکووک ناردووە. خۆشبەختانە بڕی دووەمیان باش بووە کە 4 ملیار و کەسر بووە. دەتوانین ئەو پارەیە بۆ کڕینی ئەو جیهازی تەنەفوسێ بەکاربێنین بۆ ئەوەی کە ئەو نەقسەی هەمانە لێرە لە کەرکووک پڕیکەینەوە. تا ئێستا پێویستمان نییە بە حقیقت، تا ئێستا بەپی ئەو ئامارەیکەوە هەیە لە کەرکووک لە ڕووی نەخۆشی و لە ڕووی ئەوانی کە گومانی نەخۆشی ڤایرۆسەکەیان هەیە پێویستمان نییە. بەڵام دەبێ ئەمە خۆمان ئامادە بکەین بۆ خراپتر و خۆمان ئامادە بکەین لەوەی کە ڕۆژێک بێت و پێویستمان بێت. حکومەتی فیدراڵی پارێکی کردێتە سەر حیساوی بەڕێوەبەراتی تەندروستی کەرکووک و لەوێ شەو لیژنێ دروست بوو بۆ ئەوەی ئێمە تەئکیدمان کرد لە کۆبوونەوەی دوێنێ کە ئەو پارەیە هەوڵ بدرێت جیهازی پێ بکرێت، جیهازی تەنەفوسیەکانی پێ بکرێت. ئێستا لە کەرکووک 4 توش بوو بە کۆرۆنا لە سەنتەری چارەسەرکردنی کۆرۆنا ماونەتەوە. واش بڕیارە لە ڕۆژانی داهاتوو ئامێری پشکنین بۆ توشبوانی کۆرۆنا لە کەرکووک بەدەست بێت و سەرجەم پشکنینەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە شارەکە ئەنجام بدرێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.